سپیدهیا هوا همیان باش بید بی ویا روژکا آرام بو همیلایکی آماده بو انهیجا افرو با آماده بونو جاودیریا رزدار مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان امی خونک بجهد اینین کو فیلسوف کرد احمد خانی مزن بری پتری 320 سالان خون پیودیتیا دماد بیجیتن انواع ملل خدان كتابن كرمانشتن دبي حسابن ام لفيري دبي جينا خاني كو افرو كرت خدان كتابو حكومتو حسابن ايدي نفش بو نفشي جراي زانستو زانين رادستي كو دوتكن روج بو روجي پیش کفتیتر زاناتر سربلندتر دکاروان خباتا خوب ریو برنیدا بناویم ریو بریا گشتیا پرورده آپارزگاه دوک بخیراتنا که گرم آراسته زور برس مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان و وزیر پرورده الحکومت هرما کردستان و همی ماموستا و قطابین هیجات کین بو قطاب خانه ایلولیا بنرتا قرآن لسنور پرورده آبردارش آماده بوین هیجام افرو ایکم زنگا سالانیا خاندن 2022-2023 لهرما کردستان دهیت لیدان و ده سالکانیا زانست و زانین دست بکین نوکجی ده درفت دین ماموستای ورزشی قطاب خانه دگل گروپ بلند کرنا علای پیروز کردستان بو پریو برنا ریو رسمن بلند کرنا علای پیروز کردستان ادگل لیدانا سرودا نشتیمانیا ای رقیب بلا فرمود دست به ریو رسمان بکد قطابخانه سودان وريابن كومالي على برسك شوا
زۆر سپاس بۆ مامۆستای وەرزشی و گرۆپێ بلندکردنا ئاڵایە پیرۆزەیە کوردستانێ نوکەژی دێداخوازێژ بەڕێز ئالان حەمە سەعید وەزیرێ پەروەردەی حکوومەتە هەرێما کوردستانێکەین فەرمووت بۆ پێشکەشکردنا پەیواخۆ. بەناوی خوای گەورە و میهرەبان ڕێزدار کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، مامۆستایانی بەڕێز، ئامادەبوانی هێژا، قوتابیانی عەزیز لە تەواوی کوردستان، بەیانی هەموو لایەکتان باش. سەرەتا پیرۆزبایی دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2022-2023 لە پەروەردکاران و مامۆستایان و قوتابیان دەکەین لە تەواوی کوردستان بۆ هیوایی کە ساڵێکی پڕبەرهەم بێت بۆ هەموو لایەک و لێرەشەوە سپاسی ڕۆڵی پرشنگدار و بامەکی مامۆستایانی کوردستانەکەن. سپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ساڵانە لە مەراسیمی کردنەوەی یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن لەگەڵمان دەبێت و ئەمەش نیشانەی بایەخ و گرنگی پێدانە. بایەخ و گرنگی پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کەرتی پەروەردە لە کابینەی نوێیەم وێڕای ئالێنگاری و وێڕای دۆخە سەختەکانیش، بەڵام بە شێوەیەکی بەرچاو و بە شێوەیەکی زۆر کاریگەر بووە. خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی ڕاستەوخۆی کەرتی پەروەردە بۆ لە هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار قوتابخانەکان ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لە کابینەی نوێیەم لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاڵپشتی دارایی ڕاستەوخۆی ساڵانە کراون بە 3 ملیارد دینار لەگەڵ داهاتی فرۆشگاکانیان بۆ بتوانن کارەکانیان بە باشی بەڕێکەن و ئەویش دەرەنجامی کاریگەری هەبووە. تەنها بۆ ئەم ساڵی خوێندن پاڵپشتی و پشتیوانیەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە تەرخانکردن چ لە خەرجکردن نزیکە بێتەوە لە 100 ملیارد دینار بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان. ئەویش بە تەرخانکردنی بڕی 46 ملیار و 524 میلیۆن دینار بۆ تەواوکردنی قوتابخانە تەواو نەکراوەکان و دروستکردنی قوتابخانەی نوێ کە 6 قوتابخانەی تەواو نەکراو لە هەموو هەرێمی کوردستان و 13 قوتابخانەی نوێش کە کۆی گشتیان دەکاتە 73 قوتابخانە لە هەرێمی کوردستان پارەیان بۆ تەرخانکراوە لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. و هەروەها بۆ یەکەمین جاریش گوژمەی 20 ملیارد دینار بۆ ئەم ساڵی نوێی خوێندن بۆ دامینکردنی پێداویستی هەرە سەرچەکانی ناوەندەکانی خوێندن لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان و خرج کراوە کە ئەمە پاڵپشتێکی ڕاستەوخۆ و هەروەها بوژانەوەیەکی گرنگی کەرتی پەروەردەیە بەشێکی زۆری پێداویستیە سەرچەکانی ناوەندەکانی خوێندن دابینەکە کە لە ئێستا پرۆسەی دابەشکردنی کەلوپەلەکان لە تەواوی هەرێمی کوردستان بە کەرکووک و شنگال و تەواوی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستانیش بەردەوامی هەیە. لەبەرەوە ئەم ساڵ ساڵی گرنگی پێدانێکی تەواوە. جالەوە ئەم ساڵ 17 ملیارد دیناریش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان تەرخان کراوە بۆ چاپکردنی پەرتووکەکانی خوێندن کە قوتابیان پەرتووشی نوێیان پێدرێ و بڕی 8 ملیارد دیناریش تەرخان کراوە بۆ ئەوەی کە نەوتی سپی بۆ قوتابخانەکان دابین بکرێ. جالەوە بۆ یەکەمین جاریش جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 3 ملیارد دیناری تەرخان کردووە بۆ دروستکردنی 190 ژووری نوێ لە هەموو پارێزگاکانی کوردستان بۆ فراوانکردنی ناوەندەکانی خوێندن و هەروەها کەمکردنەوەی ئەو لۆدەی کە هەیە لەسەر پۆلەکانی خوێندنی ئێمە و 500 میلیۆن دیناریش بۆ پشتگیری قوتابخانە پیشەیەکان کە ئەم ساڵ ساڵی گرنگیدانە بێ بە خوێندنی پیشەیی. هەموو ئەوانە گرنگی پێدانی حکوومەتی هەرێمی کوردستانن کە ئەو بڕانەی کە هەم خرج کراون هەم تەرخان کراون بۆ پشتیوانی کەرتی پەروەردە لە ساڵی خوێندنی 2022-2023 نزیک دەبنەوە لە 100 ملیارد دینار. پاڵپشتی و پشتیوانیەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرزە نرخێنین. پێداویستیەکانی ئێمە لە کەرتی پەروەردە پێداویستی زۆرن، بەڵام ئەم گرنگیدانەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها لە نزیکەوە ئاگا لێبوونی خودی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پێداویستیەکانی بواری پەروەردە لە هەرێمی کوردستان گرنگی تایبەتی هەیە بۆ هیواین کە ئەم پرۆسەیە بەردەوام بێ و دڵنیاین کە ئەم پشتیوانیە و ئەم ئامادەکاریانەی کە دەکرێن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەتەوە گرنگی باشیان دەبێ و کاریگەری پۆزتیڤیانە بێ لەسەر ڕەوشی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. دووبارە ڕۆڵی مامۆستایانی کوردستان بەرزە نرخێنین بۆ هیواین کە ساڵێک بێت دووربین لە نەخۆشی و ناخۆشی، دووربین لە دەرد و بەڵا، ساڵێک بێت کە قوتابیانی ئێمە لە سەرانسەری کوردستان
بە کارامەیەکانیان بە بەهاکانیان بتوانن خزمەتی ئەم وڵاتە بکەن و هەروەها گەشە سەندنێک لە توانە جەستەیی و هزریەکانیانە هەبێ. لە کۆتاییدا داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانەکەم بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارێک. زۆر سپاس. بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر زۆر سپاسی جەنابی وەزیر دەکەم و سپاسی بەڕێوەبەر و مامۆستا و قوتابیانی خۆشەویستی قوتابخانەی ئەیلوول لە قەزای بەردەڕەش دەکەم کە ئەمڕۆ لێرە خوشحاڵم لەگەڵیان ئامادەم بۆ دەستپێکردنی ساڵێکی نوێی خوێندن لە کوردستان. من پیرۆزبایی لە هەموو قوتابیانی خۆشەویست دەکەم بۆ دەستپێکی ساڵێکی نوێی خوێندن و ئومێدەوارم هەمووتان ساڵێکی سەرکەوتوو تەواو بکەن و قۆناغێکی نوێی ژیان لەوانەیە بۆ زۆر لەو قوتابیانەیە کە ئەم ساڵ دەنە قوتابخانە دەست پێ بکات و بۆ زۆربەی ئێوەش کە بەردەوام بوون لە ساڵانی ڕابردوو ئەمە درێژە پێدانی ئەو پرۆسەی خوێندنە کە ئێمە هەمومان پێویستیمان پێیە بۆ پێگەیاندنی نەوەیەکی زیرەک و تێگەیشتوو بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانن زیاتر خزمەتی گەل و وڵاتەکەمان بکەن. من سپاسێکی بێپایانی مامۆستایان دەکەم کە لە ماوەی ئەم دوو ساڵەی ڕابردوو بە خۆلێبردن و ماندووبوون و ئەرکێکی دێوچانەوە وان توانیان پرۆسەی خوێندن بەردەوام بکەن و نەیەڵم قەیرانەکان پەکی خوێندن لە کوردستان و پەکی خوێندن بدا لە کوردستان و بەردەوامبوونی ئەوان وای کردووە کە ئێمە بتوانین لە پرۆسەی خوێندن بەردەوام بین. هەروەها سوپاسی کەس و کار و دایک و باوکی قوتابیانی خۆشەویست دەکەم کە ئەوان هەروەها یارمەتیدەری هەمومان بوون و کۆڵیان نەدا یارمەتی مناڵەکانیان دە بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن لە خوێندن لەم دوو ساڵەی ڕابردوو. سپاسی وەزارەتی پەروەردە و بەو بەرپرسانەیە دەکەم کە یارمەتیدەر بوون بۆ ئەوەی ئێمە بتوانین پرۆسەی خوێندن بەردەوام بکەین. بەڕێزان، دەزانم کە ئەم دوو ساڵەی ڕابردوو ئێمە ڕوبەڕووی چەندین قەیران بووینەتەوە و بەتایبەتی بەم دوایە چەندین قەیرانی تریش لە جیهاندا سەریان هەڵدا کە بوونەتە هۆکاری ئەوەی کە کاریگەریەکی نەرێنی لەسەر تەواوی جیهان بەتایبەتی لە ئابووری جیهاندا دروست بکە، چە بابەتی شەڕ بوو بێت یان گۆڕینی کەشوهەوا و کەم ئاوی، ئەمانە هەموویان کاریگەریان لەسەر ئابووری وڵاتان کردووە و ئێمە لە کوردستان لەوانە زیاتر لە وڵاتانی تریش هەستمان بەو سەختیە کرد بێت. من دەمەوێتەوە بڵێم کە سەرەڕای ئەم قەیرانانە ئێمە توانیمان خۆڕاگر بین لەسەر پێخۆمان بوەستین و سوپاسی تاکتاکی هاوڵاتیانی کوردستان دەکەم بەتایبەتی مامۆستا بەڕێزەکان کە ئەوان بەردەوام بوون و خۆڕاگر بوون بەرامبەر بەم هەموو سەختیەی ژیان کە چێشتویانە، بەڵام دڵنیا بن لەوەی کە حکوومەتی هەرێم درێغی نەکردووە و درێغیش ناکات لەوەی کە ئێمە بتوانین ئەو گرفتانەی کە هەشن ئەوانەش چارەسەر بکەین. بەڵام ئەمە قۆناغێکی درێژخایەنە، لەوانەیە ئێمە نەتوانین بە شەو ڕۆژێک هەموو کێشەکان چارەسەر بکەین و دەزانم کە هەموو تاکێکی ئەم وڵاتەش گرفتی هەیە. دەزانم کە سەختی بواری ژیان بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان چەند بەتایبەتی لەم ماوەی ئەم دوو سێ ساڵەی ڕابردوودا دیار بووە. ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی ژێرخانێکی پتەوی ئابووری لە کوردستاندا دروست بکەین. لەم دوو سێ ساڵەی ڕابردوو هەوڵی دروستکردنی ژێرخانێکمان داوە کە لەوانەیە زۆر نەبینرا بێت، بەڵام ژێرخانێک بووە کە لە ماوەیەکی نێزیکدا بەرهەموو ئاسەوارەکانی بەدیار دەکەون و ئەمەش بۆ ئەوەیە کە ئێمە وڵاتێکمان هەبێت، ئێمە
ئابوورەیەکمان هەبێت کە بتوانێت دەرفەتی کار دروست بکات، نەک تەنیا یارمەتی خەڵک بدات یانیش بژێوی ژیانی هاوڵاتیان دروست بکات، بەڵکو دەزانم هەموو هاوڵاتیەک پێویستیان بەوەیە و چاویان لەوەیە کە بتوانن سەرکەوتوو بن و ژیانێکی باشتر بۆ خۆیان و نەوەی داهاتووش دەستەبەر بکەن. ئێمە هەروەکو جەنابی وەزیریش باسی کرد، هەوڵی ئەوەمان داوە کە چەندین قوتابخانەی نوێ دروست بکەین یانیش نوژەم بکەینەوە و لەمەدا هەم حکوومەت ئەرکی خۆی بەدیهێناوە، هەم لێرەدا پێویستە سوپاسی کەرتی تایبەتیش بکەم کە یارمەتیدەری حکوومەت بووە لە دروستکردنی هەندێک لەو قوتابخانە و قوتابخانانە هیوادارم بەردەوامیش بن لە یارمەتیدانی حکوومەت و دروستکردنی کەشێکی یان ژینگەیەکی باشتری خوێندن بۆ قوتابیە بەڕێزەکانی ئێمە. خۆشەویستانم، ئێوە دەزانن کە خوێندن پرۆسەیەکە ئێستاوە دەست پێ دەکات بۆ ئەوەی ئێوە بتوانن لە داهاتوودا ببن بە کەسێکی کاریگەر بۆ کۆمەڵگەی خۆتان، بۆ وڵاتەکەی خۆتان. حکوومەتی هەرێم هەڵمەتێکی دەست پێ کردووە و دەست پێ دەکات بۆ ئەوەی کە وشیارکردنەوەی هاوڵاتی و خۆشەویستی بۆ وڵات، خۆشەویستی بۆ بەهابەرزەکانی کۆمەڵگەی ئێمە لێرەدا زیاتر گرنگی پێ بدەین. دەمەوێتەوە بە قوتابیانی خۆشەویست بڵێم، ئێوە پێویستە زیاتر لە هەموو شتێک خۆشەویستی خۆتان بۆ وڵاتەکەتان، بۆ ئەو سروشتە جوانەی وڵاتەکەمان، بۆ پێکەوە ژیانی ئاینی و ڕێزگرتن لە یەکتر، بۆ پێکەوە ژیانی نەتەوەیی و ڕێزگرتن لە بەهابەرزەکانی کۆمەڵگەی خۆمان، ئەمە لەسەروی هەموو شت بێ بۆ ئێوە و جگە لەوەی کە ئێوە لە خوێندن هەوڵی ئەوە بدەن سەرکەوتوو بن، پێویستە ئەم بەهابەرزانە لە بەرچاوتان بێت. ئێمە سەربەرزین بەوەی کە وڵاتێکین ڕێز لە هەموو ئاین و نەتەوەکانی تر دەگرین و بەیەکەوە دەژین. ئەمە سیمایەکی دیاری وڵاتەکەمانە و پێویستە بەو شێوەش بمێنێتەوە. ئێوەی قوتابی خۆشەویست دواڕۆژی وڵاتەکەمانن، داهاتووی وڵاتەکەمان دەکەوێتە دەستی ئێوە. ئێمە ئەمڕۆ لە قەزای بەردەڕەشین کە سنوورێکی یا ناوچەیەکی دیاری بەرهەمداری کشت و کاڵیە و دەمەوێت باس بکەم کە لەو ماوەی ڕابردوو وەکو حکوومەتی هەرێم گرنگیەکی زۆرمان بەوە داوە کە بەرهەمە کشت و کاڵیەکان زیاد بکەین، بە تایبەتی لەم دەڤەرە کە پەتاتەیەکی زۆر بەرهەم دێت، ئەمانە هەناردەی دەرەوە دەکرێن. ئەمەش بەوە کرەوە کە گرنگیەکی زیاتر بە دروستکردنی ژێرخانێکی ئابووری باشتر بە تایبەتی لە کشت و کاڵی دەدراوە. ئەوەی مەبەستمە بێڵێم، ئێمە پێویستیمان بە جوتیاری باشتر هەیە، بە زانستێکی باشتر هەیە، پێویستیمان بە پزیشکی باشتر و ئەندازیاری باشتر هەیە. بەڵام پزیشکی باشتر و ئەندازیاری باشتر و پارێزەری باشتر لە ئەمڕەوە دەست پێ دەکات، لە ئێوە دەست پێ دەکات. ئێوە ئەگەر بتوانن لە خوێندندا سەرکەوتوو بن، دڵنیا بن کە دەتوانن ببن بە کەسێکی باشتر و وڵاتی ئێمەش هەنگاوی باشتر بەرە و پێشەوە بنێت. دەمەوێت بە مامۆستا بەڕێزەکان بڵێم کە ئێمە لە مەعانات و گرفتی ژیانی ئێوە تێدەگەین و دەزانم کە چەند سەخت بووە بۆ ئێوە، سەرەڕای ئەوەی کە ئێوە هەموو هەوڵێکتان داوە بۆ ئەوەی بەو سەختی ژیانەی کە ئێوە تێیدا ژیاون نەیەڵم پرۆسەی خوێندن پەکی بکەوێ، ئەمە جێ ڕێز و پێزانینە بۆ هەمومان، بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان، بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوەی حکوومەتیش بتوانێت بیکە بۆ باشترکردنی ژیانی ئێوە درێغی ناکات. بەڵام لەوەش تێبگەن کە ئیمکانیاتی حکوومەت زۆر زۆر سنووردارە. ئەو قەیرانانەی کە ئێمە تووشیان بووین، هەروەک باسم کرد، چ مەسەلەی شەڕ بێ یان بابەتی ئابووری بێ، بەڵام هەندێک لە قەیرانەکانیش ئەوانە بوون کە بە ئەنقەس بۆ ئێمە دروستکران بۆ ئەوەی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان، ئەزموونی هەرێمی کوردستان پەک بخات، بەڵام ئێوە نەتان هێشت، ئێوە نەتان هێشت، پێشمەرگە نەیهێشت، فەرمانبەرانی تری حکوومەت نەیان هێشت.
ئێمە هەمومان بەیەکەوە وەکو تاکێکی ئەم کۆمەڵگەیە وەکو پێکاتەیەکی ڕەسەنی ئەم وڵاتە نەمان هێشتووە کە پەکی وڵاتەکەمان بکەوێ یان ئەو هەوڵانە بۆ سنووردارکردنی پێشکەوتنی کوردستان دراون سەرکەوتوو بن. ئەمەش جێی پێزانینە، جێی شانازیە، شانازیتان پێوە دەکەین و هیوادارین بەردەوام بن و سەرکەوتوو بن و دوای تێپەڕاندنی ئەم قەیرانانەش ئەوەی لە دەستمان بێدەیکەین بۆ باشترکردنی بژێوی ژیانی مامۆستایان و دروستکردنی ژینگەیەکی باشتر بۆ قوتابیان بە زیادکردن و دروستکردنی قوتابخانەی زیاتر و نوێژەنکردنی ئەو قوتابخانانەی کە لەوانەیە زۆر گونجاو نەبن. ئێمە یارمەتی وەزارەتی پەروەردە دەدەین، هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی قوتابیەکانمان لە ژینگەیەکی تەندروستدا خوێندن تەواو بکەن و لە هەموو کوێناغی داهاتووی ژیانی خۆشتاندا ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن. من زۆر لەوە زیاتر کاتتان ناگرم، داوا لە خوای گەورە دەکەم کە سەرکەوتوتان بکە، ئێوەش پێویستە سای خۆتان بکەن، خۆتان ماندوو بکەن، چاومان لەوە بێت کە هەمووتان لە پۆستی بەرز و سەرکەوتوودا ببینین ئینشاڵڵا. سەرکەوتوو بن و دەستخۆشتان لە دەکەم. سوپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوا پڕبەها زۆر بەڕێز مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê نوکەژی دەم هات داخوازێ ژێ زۆر بەڕێز مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê بکەین کو فەرموود بۆ لێدانا ئەیکەم زەنگا ساڵانیە خواندنê 2022-2023. بیویا ساڵەکە سەرکەفتی بۆ هەمی مامۆستایان هێژا و قوتابیان خۆشتوی دە ساڵاوانیا خواندنێدا 2022-2023 لە هەرێما کوردستانê.
باشن؟ اما یکم سال دینه کتابانه میدان خوشه؟ کتابانه اگر جیبا مستاد داره زور زور یرمکستان دار بدا برمو مستاد جناب باسی چی هم بوده؟ باسی خوشویستی اجتماعی باید بکن من که قطابی پول یکمه دین قطابخانه یکم سالتانه دبیر لسرتاوه قطابخانه خوش بله که قطابخانه خوش بیست اینجا خوشویستی ولاد لای پیدا دبی هر قطابی که وقت قطابخانه خوشویستی ولاد بوی پیدا بو اوتوماتیکیاً حز دکات ولادی پیش بخی او زانستی که وری دگریتن لقطابخانه و برای پیداتن سال بو سال مرحله بو مرحله درواتن حتی دگاتا او آمانجی ولاد خوی پیش بخیتن خوشویستی ولاد لزور شد پیش دیتن بس اوانیه من بدل بلیم ولادم خوش بید دوی با کردارش ولادم خوش بید جنگی ولاد بپاریزم کردستان ولادی همو معنی پیکاژیان لکردستان دبیتن ریزی نمیدی که ریزمان پیکاژیان دید او معنی من ولاد خوم خوش بیست نشتیمانیم خوش بیست که نشتیمانیمش خوش بیست دبیتن ریز ده همو کسی که بگیرم ریز ده هاوری خوم بگیرم ریز ده ماموستا بگیرم ریز ده کسی گورتر خوم بگیرم ریز ده همو کسی بگیرم اوانه همو کسی که باری نشتیمان تگوری زور زور سپاس ماموستا نه دستان با اول بگو yani nabastım bir yine bu yakın. Şavuyan fazla işlerden var. Neden gittin? Neden ayrıldın? Ben ayrıldım.
بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر، بەڕێز مامۆستا بەشدار بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕێز مامۆستا فەهمی سڵێوە بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەر، میوانە بەڕێزەکان، بەڕێز کاک موسا بەرپرسی ناوچەی مامۆستایان، میوانە خۆشەویستەکان، سەرپرشتیارانی بەڕێز، مامۆستایان و قوتابیانی زێدە ئازیز، دەستگاکانی ڕاگەیاندن، بەڕێز سەرۆکاتی شارەوانی پیرزین، هەموو لایەکتان بەخێربێن سەرسەر و سەرچاو، خۆشحاڵ و بەختەوەرین. ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی تازەی خوێندن 2022-2023 لە قوتابخانەی سەهەند لە گەڕەکی کارێز لە سنووری پەروەردەی دەوروبەر لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاشنا دەبین بۆ ئەوەی یەکەم زەنجی ساڵی تازەی خوێندن لێ بدەین. بەخێراتنی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان و دەستگای پاراستنی ئاڵای کوردستانیش دەکەین کە لێرە ئامادەبوون بەیەکەوە مەراسیمی یەکەم زەنجی دەستپێکی ساڵی تازەی خوێندن 2022-2023 لێ دەدەین. ئێستاش دەچینە نێو پرۆسەی یەکەم زەنجی قوتابخانە. بەناوی خۆی گەورە و مێرەبان، هەموو لایەکتان بەیانیتان باش. ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لەگەڵ دەستپێکردنی یەکەمین ڕۆژی ساڵی خوێندنی 2022-2023 لەگەڵ بەڕێزان سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان و بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی دەوروبەری هەولێر و هەموو میوانە بەڕێزەکان لە قوتابخانەی سەهەند لە پیرزین بەشدارین لەگەڵ دەستپێکردنی زەنجی یەکەمی ڕۆژی یەکەمی دەستپێکردنی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان. لێرەوە شوێڕای پیرۆزباییکردن لە تەواوی قوتابیانی سنووری پارێزگای هەولێر و هەروەها پیرۆزبایی گەرمیش پێشکەش بەو خانەوادانە دەکەین کە ئەم ساڵ یان ئەمڕۆ یەکەم ڕۆژی هاتنیە قوتابخانەی منداڵەکانی تیان
کە ئەوەش بە تاکید خۆشیەکە و ئیشاڵڵا ئایندەی منداڵەکانمان و قوتابیان هەمیشە گەشت و گەشاوە دەبیتن. بەڕێزان 2 ساڵی ڕابردوو لەو 2 ساڵە سەختە بوو کە کاریگەری زۆریشی لەسەر پرۆسەی پەروەردە هەبوو، بەڵام سوپاس لە بۆ هەموو هەوڵێک کە لەلایەن بەتایبەت مامۆستایانی بەڕێز و بەتایبەتتر لەلایەن مامۆستایانی سنووری پارێزگای هەولێر لە خەمخۆریان، لە پەرۆشیان، لە نیشتیمانویستیان، لە گەلویستیان، لە ئامێزگرتنی قوتابیاندا، لە ناو پۆڵەکانی خوێندن، لە ناو هەموو سەختیەکاندا توانیان پرۆسەی پەروەردە نەوەستێ و ئەنجامی باشی هەبێ و خزمەتی ئەو قوتابیانە کەنەوەی ئایندەی وڵات و نیشتیمانەکەمانن بکەن. ئەمن لێرەوە بە ناوی پارێزگای هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس و تەقدیر لە بۆ تەواوی مامۆستایان، لە بۆ وانەبێژان، لە بۆ یەک بەیەکی بەڕێوەبەری قوتابخانە و بەڕێوەبەری پەروەردەکان و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە بوونە هۆکاری ئەوەی لە ناو هەموو سەختی و لە ناو هەموو قەیرانەکاندا بەڵام پرۆسەی پەروەردە نەوەستا بەڵکو ئەنجامی باشی هەبوو. ئومێدمان وایە لە چوارچێوەی پلانەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوئیا و تێگەیشتنەکانی جەنابی سەرۆکی حکوومەت لە گرنگیدان بە پرۆسەی پەروەردە ئەم ساڵی خوێندن ساڵی پێشوەچوون بێتن و ساڵی گرنگیدان بێتن لە بواری پەروەردەدا وەکە ئەم ساڵ بە ساڵی پێشخستنی پەروەردەی پیشەیش دراوە چ لە خزمەتگەیاندن بەو پرۆسەیەدا ئێمەش وەکو پارێزگای هەولێر بەشێک بین لە جێبەجێکردنی پلانەکانی تەواوی وەزارەت و پلانەکان و ڕوئیا و تێگەیشتنەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێز مەسرور بارزانی یەکێک لە ئامانجە گەورەکانی لەناو سەرخستنی کارەکانی حکوومەتدا پێشوەبردننی پرۆسەی پەروەردەیە. هەموو جارێک جەنابیان تاکید لەسەرەوە دەکاتەوە بە پێشوەچوونی کەرتی پەروەردە وڵات پێش دەکەوێت ئەندازیاری باش، دکتۆری باش و هەموو سێکتەر و مەجالەکان لێرە دەست پێ دەکا و لەم ڕۆی زەنگلێدانی قوتابخانە دەست پێ دەکا مەجارێکی دیکە لەگەڵ پیرۆزباییکردن لە تەواوی قوتابیان بەتایبەت لەو قوتابیە ئازیزانەی لە خۆیان و خانەوادەکانیان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی خوێندنی تیان بە هیوای ئایندەیەکی گەشت. جارێکی دیکەش سوپاس لە بۆ هەموو ئەو بەرنامانەی کە لە سنووری پارێزگای هەولێر لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر جێبەجێ دەکرێت. ئێمە لە نۆژەکردنەوەی قوتابخانەکان، لە دروستکردنی قوتابخانەی تازە، لە جێبەجێکردنی بەپێی ئیمکانیەتی بەردەست و ممکن لە جێبەجێکردنی پێداویستی قوتابخانەکان ئیشاڵڵا وەکو پارێزگای هەولێر هاوکار و هەماهەنگ و پشتیوان دەبین. بەوەشەوە دڵخۆشین پارساڵ ئەم قوتابخانەیە کە لەم سنوورە گرنگەی سنووری پارێزگاکەمان بەڕووی قوتابیان کرایەوە کە قوتابخانەیەکی تازەیە بە ئومێدی ئەوەی بتوانین لە هەموو شوێن و کۆمەلگا و لە گوند و لە ناحیە و قەزا و گەڕەکەکاندا لە بابەتی قوتابخانەکاندا لە ناوپلانەکانی گشتگیری وەزارەتی پەروەردەدا ئێمەش بتوانین خزمەتی زیاتر پێشکەش بکەین. دووبارە سوپاس لە بۆ هەموو لایەکتان، هەر شەکاوە بێت ئاڵای کوردستان و ئەو چەند ڕۆژەی کە 3 ڕۆژیش بەپێی ئەو پلانانەی کە دیاری کراوە گرنگیدانە بە بابەتەکانی مافی مرۆڤ، ژینگە پارێزی، نیشتیمان دۆستی و هەموو ئەو بوارانە لەگەڵ بابەتی وەرزش و هونەریدا بە ئومێدی ئەوەی قوتابیانمان سوودی لێوەربگرن و من جارێکی دیکە تەقدیر لە بۆ تێکڕای مامۆستا و وانەبێژەکان و تەواوی پەروەردەکاران و تەواوی بەڕێوەبەری قوتابخانە و بەڕێوەبەرایەتی پەروەردەکانی سنووری پارێزگای هەولێر و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە بوونە هۆکاری ئەوەی ساڵانی ڕابردوو پرۆسەکە سەرکەوتوو بیتن، خوای گەورە پشتیوان بیتن، ئەو ساڵیش بە سەرکەوتووی بە نەتیجەی باش کۆتایی پێدێ و سوپاس لە بۆ ملایەکتان. سەبارەت بە بابەتی ئەمڕۆمان قوتابخانەکەمان یەکەم زەنگی ساڵی خوێندنی 2022-2023 لە قوتابخانەکەمان لێدا قوتابخانەی ساندی بنەڕەتی تێکەڵاو بە ئامادەبوونی
بەرپرسانی پەروەردەی بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری پەروەردە و بەرپرسانی حکومی و بەرپرسانی ناوچەکە و شارەوانی و هەروەها بە ئامادەبوونی سەرپەرشتیارانی بەڕێز و مامۆستایانی خۆشەویست و قوتابیانی زێدە ئازیز. ئینشاڵڵا ئەو ساڵە ساڵێکی پڕخێر و بەرەکەتەبی لۆ تەواوی ناوچەکە و هەروەها قوتابخانەکەمان و ئێمەش وەکو کارجێڕ قوتابخانەی سەهەند لە خزمەتی قوتابیان و جگەرگۆشەکانماندا ئەبین ئینشاڵڵا بە شێوازێک ئیشیان لۆ ئەەکەین و کارەکەین بە ئەوی پرۆسەی پەروەردە و فێرکردن زۆر بەرەو پێشەوە بچیت و سەرکەوتوو بیت ئینشاڵڵا.